خۆشەویستانی گەڕامیدا یاوەڕتان باش خۆشحاڵم ئەمڕۆژ هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکتر لە بەرنمەکانی بەزمەکانی گەڕیان ناومە ناو بەزمەکانی گەڕیان لەبەرەوەی گەڕیان ئەوەنە بەزمیتیایە بەڕاستی تەوابوونی نیە دوێنێ میوانێکی خۆشەویستمان لەبان لەیلا و لەیلا خستنەواتە بوو شوێنی لەدایکبوونی گەڕیان و شوێنی سەرهەڵدانی ئیقاعی گەڕیان و ڕێتمی گەڕیان و گۆرانەکانی گەڕیان هونەرمەندی ناودار ومەدی شامرادی بوو دیارە بە هاوبەشی لەگەڵ هونەرمەندی دێرین شیران عەبدوڵڵا بەرنامێکی جوانمان پێشکەش کرد و ئەمڕۆژ خۆشحاڵم لە ستۆدیۆ میوانێکی زۆر خۆشەویست لە ڕۆژهەڵاتەوە دیسانەوە یەکی لە هونەرمەندە خۆشەویستەکان میوانی بەرنامەکەمانەویش کاک ئیدریس مڕانیە کاک ئیدریسجیان بەخێر بێ کاکی من نازانم نەکو شۆرەتەکە غەڵەت بەم ئیدریس مڕانی من ڕۆژانە لە گەڕێمی دیا گۆرانەکانی جەناب پەخشەکەین بەس دیارە خۆمان دەستمان کەوتە بوو کە بۆ هەنار بووین بەڵام خۆشحاڵم کە خۆت ئەمڕۆ تەشریف بدێنەوە قوربانت بم برای گەورەن بەناوی خوا منیش سڵام عەرز دەکەم لە خزمەتی ئێوە برای خۆشەویستم کاکە جەزا هەروە ژنیارانی خۆشەویست کاکە سەلیمانی خۆشەویست بەڵێ چاوتان ماچەکەم سڵامێکی تایبەتیشمە لە خزمەتی کاناڵی میدیای گەڕیان بۆ خۆتان و هەوادارەکانتان چاوتان ماچەکەم ئینشەڵڵا هەمیشە سەرکەوتوو تەمە درێژ من زۆر خۆشحاڵم بەس هەمیشە پرسیارە لە هونەرمەندەکان مەکەم کە لەو دوی سنوورەوەیە یا بڵێن سنوورمان هەر نییە بەڵام لە ڕۆژهەڵاتەوە دێن بۆ کوردستانی خۆیان ئەپرسم ئایا ئێوە پێشەوەی بێن هیچتان لەبارەی گەڕامیدیاوە بیست بوو ینی بیست بوتان کەناڵەکەی رادیۆ و تەلەڤیزیۆنی بەڵێ شکر بۆخوا بە قەوەتەوە شکر بۆخوا مردمی سیر یەکەن ئەرێ وەڵا بیستومانە شکر زۆر خۆشحاڵم دیارە بە پشتیوانی بە کۆمەڵە هونەرمەندی خۆبەخشی مادوونەناس کاکالان ڕەفیقی ژەنیاری بەتوانای زۆرە هونەرمەندی دیارین و کاکە سەلیمی کەماچە مامەسا سەلیم کە جێگەدەستی لە هەموو کوردستانە دیارە بە کەمانەکەیەوە و تەنانەت بەم کەمانەوە چۆتە ئەرمینیا و جۆرجیا و ئازربایجان و ئەڵمانیا دەوڵەتەکانی لە تورکیا شوێنێتی لەسەر شەقامەکان مۆسیقای کوردی پێشکەش بکە شانازیە بۆ وەستافێکی مادووناناس کاکە ڕێباز کاکە دیاری باڵەبان و خۆشەویستانەی لە پشتی کامێرەوە دەمیشە لەگەڵمانن با بچینە لە یەکەم گۆرانی دوای پرسیار شتەکانەکەی مامەسا لە خەمەتانان بە قوربانتان ئیدریس مڕانی گۆرانبێژێکی دەمخۆشی ڕۆژهەڵاتەوە ئەمڕۆ میوانە هەندێک گۆرانیە کە پێی ناسراوە پێی ناودارە حەزەکەم هێدیە دیەچینە لای گۆرانەکان دوای پرسیایی لێکم برای گەوران لە خەمەتانە فەرم عجب درديك يا بيتوي تو نازاني شيم بسرها ام كاتانام شون لروي تو نازاني شيم بسرها ام كاتانام شون لروي عجب لتوك عجب الخوم كاد القرن عجب لتو سارد وصغير عجب الخوم كاد شن شرهم عجب الخوم كاد شن شرهم
نازانيت بس داري بدل عيدا صبورينا هاي نازانيت بس داري بدل عيدا صبورينا عجب كابي خميل عجب الخوم كاد القرن عجب سارد وصغير عجب الخوم كاشن الشرم عجب الخوم كاشن الشرم عجب حالك أم حاله عجب دردك بيتوي تونازاني شين بسرها أم كاتانا مشون لروي تونازاني شين بسرها أم كاتانا مشون لروي عجب كابي خميل عجب الخوم كاد القرن عجب سارد وصغير عجب الخوم كاشن شرم عجب الخوم كاشن شرم بخوشي بەخێر بێنەوە دەم خۆش کاگە دریزیان بانت دەستان خۆش بکگەران مامۆستا سەلیم کاک دریز بنم گۆرانی جەنابتم بینی و لە تەلەڤیزیۆنی خۆشمان پەخشێکین گەڕامیدیا ئەمە ئاوازەکەی هیچەیە ئاهانگەکەی بڵێن چێ دایناوە چێ سازی کردووە شیعرەکەی کە شاری کاکە ڕازیارە کاکە بەختیار مەشهورە بە کاکە ڕازیار هەر لێرەوە سڵامی عەرزەکەم چاوی ماچەکەم دانیشتی چێ شارەکە مەریوان زۆربەی شیعرەکانم این کاکە بەختیاری گاگڵێ بە مەشهور بە کاکە ڕازیارە شێرەکەی ئەوانە کە سەرگوزەشتێ خۆشیشی هەیە من لە نێو فەزای مەجازیە شیعرەکەم بینی و زۆریش گەڕام بە دوای شاعیرەکەیە کە پەیدا نەبوو ئاهەنگەکەی هەر بۆ خۆم دامنا ئاهەنگ سازیەکانی هەر خۆم دەیکەم دایدەنم کە خوێندم و پەخشە بوو لە فەزای مەجازیە و مردم بینیان کاکە ڕازیار نامەی بۆ ناردم کوتیەوە شیعری منە هەر نێوێکیشن لە من بێنایە کەچی منیشتم بە خوار نەمزانی و ئەمانە و بەهۆی ئەو عەجەب حاڵێکەوە بووین بە دۆستێکی خۆش و دۆستێکی سەمیمی و ئێستا زۆربەی شیعرەکانیش من کاکە ڕازیار عەجەب عاجز بوون لەسەرەتەوە دوای بوون بە عەجەب لە عەرەبیە لە ئێمەڵێن بعد العداوة حلاوة هەڵە دوای دژمنایەتی بە خۆشەویست ئەرێوە دژمنایەتی نەبوو هەر گلەیەکی چکولەیەک هەمیشە کاکە دریز لێرەش هەمیشە ئێمە هونەرمەندان و شاعیرەکان زۆر جا ئەو بەریەکەوت نابێ تۆ شعرێکی زۆر جوان دێتە بەرچاو جاروێ کەسێکی خوێنێ دوای بێ بە کێشاڵە بۆ پرسن شاعیرەکان لەگە ڕێز باوەڕ بێ پێیان خۆش بێم هۆنداوانە کرێ بە گۆرانی ئەسەن زۆربەی لە شاعرەکانی سە من چاویان ماچەکەم زۆربیان هەر خۆیان شعرەکان دەنێرم و کە ئەڵێن پێمان خۆشە تۆ بیکەی بە گۆرانی وای لێرە زۆر کاکە دریز لە شارێکی ڕۆژهەڵادا من لە ئەسڵا خەڵکی ئاوایی مەڕانم ئێستا لە شوێدان مەڕان لە بینی دیواندەرە و سەقزایە ماوەی 18 ساڵە لە شارێکی قەزوین بەنەوەی ئابیەک بڵێ ڕێز سڵاومان هەیە بۆ کوردی زۆری لێە زۆر خۆش وەڵامش بیستومە و ماشەڵا ڕۆژهەڵات و یا کوردستان یا ئێران ئەوەنە گەورەیە پێوە حەزگام و شارەکان ببینێ کاکە سەرین باشە تۆ شانس لە من زیاتر بە زۆرت بینیە بەس من نەبینیوە چینە لای گەڕیانی ئالانجان لە خزمەتتانە فەرموو
سەر نەیکرد وە خاوانی هیچ شوانێ تاسەوەر نەیکرد وە شوانی ئەگەر تاقەتکای هەمووی ئەبینی تاوێ تاڵیایە و تاوێ شیرینی نەشانە وەزیر بە پوڵ و پاوارە نەیان کڕیوە چەمەند و باوارە هیچ کەس نەیتوانی شتێ لە ماوەڵی بیوا لەگەڵ خۆی بینێ لە پاوەڵی دوو ڕۆژی تەمەن تاوقی کردنەوە وەس هەرکەس خاوسی کەوە سەرکەوتووە و بەس چرخەکەی گردون ڕەسمیاوە وەسە ئەو کەسە نامرێیە وە ناوی خاوەسە ئەو کەسە نامرێیە برا وە ناوی خاوەسە دەم خۆش کاکەی درزیان دەمە خۆش بێ بەڕاستی گەڕیانە زۆر خۆشە بە چەند شەوی تر شوێنراوە سۆنراوەکەیت گۆڕیوە شعرەکەی پێمان خۆشە کە جۆمان لەو گۆرانی خۆشانە بوو قوربانت کاکی درزیان چەند کلیپت هەیە تا ئێستا کە فیلم بەرداری کرابێت و بڵاو بێت وڵا کلیپی لە ئێران هەر ئاهەنگا خوێنین و لە فەزای مەجازیە بەناوی کاناڵی ئینستاگرام بە ماوەی 1 دقیقە لەسەر تەسویرێکی دادەنین و بڵاوی دەکەینەوە کاناڵی تەلەگرامیش کە بە کولی دایدنی تەسویر دووسێ ئاهەنگم تا ئێستا تەسویر کردووە دووسێ کلیپم هەیە تەسویرم کەمە بەڵام ئاهەنگەکانم نزیکی 15 ئاهەنگم بەناوی خۆمەوە هەیە کە هەر خۆم و تومە و کۆمێکی ژەنیار و شاعر و ئاهەنگساز و ئەمانە 15-16 ئاهەنگم هەیە زۆرم پێخۆشیانی لێ بە ئینش بڵاوت نەکردێتەوە هەر لە ئینستاگرام بڵاو کردێتەوە لە ئینستاگرام و لە کاناڵی ئەلبوم نیتە بە ئەلبوم نەوەڵا بە ئەلبوم لە کاناڵەکانی ئەوێ کاناڵە کوردەکان لە کاناڵە بەڵێ لە کاناڵی سنە چوومە هەر لەوێ بەشدار بوومە لە کاناڵی سنە لەوێ چەند ئاهەنگم خوێندووە بەس فەزای مەجاسی زۆر خۆشحاڵم چینە لە گۆرانی سێمە مەسەجن گۆرانی سێمە بیرمەوە چ گۆرانێکمان دەنگی ئاخ و داخ بەسەر هەر گەڕیان بووە بەڵێ هەر گەڕیانە هەروە بزانم هەر هەمان تۆن بووە مامەسا ئەگە کەمێکیمان پێ بڵێ بۆی بیرگە
تخميني لبويا ركاوي غربة نشيني بيزار بكردوا لكل بيشولي خميكي وكاوي هات وتكولي نازا نمشي بكاوم ايدار وفروش نازا نمشي بكاوم ايدار وفروش جرق ودروني هات وتخروش دخيل تمروحي في دايخاك دبي بمدى دوايي درد مساك دبي بمدى دوايي درد مساك دبي أدرس مزاري لك يا سيني تخوى قوركنا قلب تنصافي تخوى قوركنا قلب تنصافي بقبرك عيمي تاقوني وتاقبي بقبرك عيمي تاقوني وتاقبي كيني قبرك عيمي الأربية بالايني ونماوة ليمون يا ربية بالايني ونماوة ليمون يا ربية بشكيني ضلي مقر ندزاني كما تاملي مقر ندزاني كما تاملي شو ضلتي ندخوى أسرين كي تشاوي شو ضلتي أسرين كي تشاوي دەم خۆش کاکی دریژیان بەڕاستی ئێمە هەر کەناڵەکەمان ناوی گەڕیانە بۆیە زۆر خۆشحاڵبین کەمڕۆ تۆ دوو گەڕێنێت لەناو بەرنامەکەی پێشکەشمان کرد بە کاکە دیاریش لێ دێ دیاری باڵەوان سەری بووە لە کەنەڵە بەخوا باشێڵێت دەم ئێمە بەڕاستی زۆر بەیەخمان بە ڕێتمی گەڕیانناوە بە ئاوازەکانی گەڕیانناوە لەبەرەوەی ئێمە وەکو لێ کۆڵینەوە کە پرسیارمان کردووە ڕێتمی گەڕیان تایبەتە بە گەلی کورد کاتی خۆی تەنانەت بە دەهۆڵ و زۆر ناشەوە هەڵپەرچەی تایبەت شوێ لەسەر گەڕیان و هەر باسی مێژوژەکەن کە مێژوو ئەردەڵانەکان کە لە شەڕەکانە سەرکەوتنیە بەدەستێنەوە مامۆستا بە دەهۆڵ ڕێتمی گەڕیان بەرەو شەڕگەکان ڕۆشتون و ئەلانی سەرکەوتنیان کردوە لەبەرەوە هەرەوە شێشمان بۆ کەناڵەکەمان هەڵبژات دەستێکی جیاوازە ڕێتمی گەڕیان ڕێتمێکی خۆشە شکر بۆ خوا زۆربەی لە هونەرمەندانی خۆشمان هەر کاری گەڕیان نەکەن لە ڕێتمی ڕاستیەکەی لە ڕاستیەکەی کاگەز باسی بکەم لێرە نامۆ بوو بە خەڵکی یواشور بە خەڵکی کوردستانی خۆمان هەتا ڕاپەڕین ینی پێش ڕاپەڕین تەنها کەسێک کە گەڕیانی وتی بێ مامۆستا ناسری ڕەزازی بوو کە ڕووی کرد ئێرە لەگەڵ کاک نەجمەدینە یەکی یەک وەرەنێنسە گەڕیان خوێنێتێ دوای ئەوە
ڕاستەخۆ لە دوای ڕاپەڕینەوە هونەرمەندێکی میلیمانەی عومەرە بچکۆل ئەتوانم بڵێم یەکەم کەس بوو کە گەڕیانی خۆشەویست کرد لە ناومانە ئەوش هەموو شوێنکەوتی دەنگی مامۆستا عینەدین مامۆستا عینەدین ئیتر مامۆستا عینەدین ئوستازی گەڕیان و هەموومان لەسەر قوتابخانەکەی و بەردەوامین وەسپاسێکی ئەلو جێگای جەناب تا مامۆستا عینەدین لە بری بەرنامەیەک وە بزەم 10 بەرنامەی بۆ کردوین تا ئێستا هەموو ساڵەکە دێتەوە چاوتان ماچەکەم ئەم ساڵ دیار نەبووە سڵاو ڕێزی بۆ نێرم بۆ مامۆستای گەورەمان عینەدین میشە لێرە سڵاو ڕێزە نێرم بۆ مامۆستا عینەدینی خۆشەویست بۆ گەورە مامۆستاکانی کوردستان ئینشەڵڵا هەمیشە بەردەوام بن چاوتان ماچە هەروەها بەردەوامیش بۆ تۆ لە بەرنامە تۆش تەندروستباش ئینشاڵڵا جەنابی شەهەر بە سەلامەتی مامۆستا جەنگۆرانی بەلایەکمان نەبوو بەلەدی بووە ئەگەر خوای کرد و مردم و تەرمم دوور بوو لە شارەکەم هینەکەی چۆن بوو ئەگەر خوای کرد و مردم و تەرمم دوور بوو لە شارەکەم شارەکەم نەکەی بۆ باڕێکردنی تەرمی سارد و ئاوارەکەم حیفە توخوا نەکات تۆزی ڕێگام هەڵکا لەسەر شانت تەنیا کفنێ سپیم هەیە ئەویشەکەم بە قوربانت تکایە هاتوو گایشی لە دوایین ماچ بێ باشم ماچم ناوێت بەجێگەی ماش تێربادڵ سەیری لە شمکە لەسەر مەیتاکەم بۆم بگیری با چاوم با چاوت کەوێم هیچکی نابام غەیری مەیتێ هەزات لەو مایتای شەمکەوێم هیچک نابام غەیری مەیتێ هەزات لەو مایتای شەمکەوێم هەرچەند کە ڕاشد زۆر لێدێ بەڵام توخوا ڕەش ناپۆشی پرسیشیان بیڵێ ڕێبوارم هاتوومە بۆ سارە خۆشی لەسەر مەیتاکەم بۆم بگیری با چاوم با چاوت کەوێم هیچک نابام غەیری مەیتێ حەزات لەو مایتای شەمکەوێم هیچکی نابام غەیری مەیتێ حەزات لەو مایتای شەمکەوێم دەست و چاوتان خۆش دەم خۆش دەست خۆشکا گەلەنجیان خۆشەویستانم خۆتان نەزانم بەرنامەکانی من ڕاستەخۆیە و وەکو زۆر کەناڵیشمان نەکرۆ باوەڕتانە بێنە ئامادەکاریمان کردو نە ئامادەسازیەکەین ڕاستەخۆی نە بەرنامەکەەوە ڕەنگە ژەنیارەکان و خۆڕسکانە ژەنیارەکان و هونەرمەندەکە و جاری وایە چێک چارە پێشەوە چاومان بە چاکتێکەکەی مامەساجیان و هیچ بەڵێ خۆشەویستان ویستم یەک مژدەتان بەمێ ئێستا پاژم لایڤە لایڤێکی کورد دەکەینەوە بەس زۆر بە کورتی تقریبان یەک چارەک بۆی بەدیداری هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان هونەرمەندی دێرین مامۆستا عومەری عەبدی شاد بن ئێستا ئێمە لەم بەرنامەی گەشتۆتە ناو ستۆدیۆکانی گەڕامیدیا و لە لۆدی و لە دانیشتۆ لەگەم خۆشەویستان ناگەی کاکە نیروانمان لە سبەینێ
ئێوارە ئێمە لە باخی گشتی شاری سلێمانی کۆنسێرتێ بۆ هونەرمەندی دێرین و ناوداری نەتەوەکەمان مامۆستا عومەری عەبدی ڕێگەخەین بە هیوام ئەوانەی کە وەکو من تامەزرۆی بوون من بیرمێت کاکە ئالان ڕەنگە ئێستا پێکەنی بێ پۆستەکەی منی بیدێتەوە 4 ساڵەمە پێش یەک گرتەی ڤیدۆیی مامۆستا عومەری عەبدی بڵاو بوو بۆ لە کاتی گۆرانی تۆمە ئەی ناکەم نابێ ئەی نابێ نابێ وانی کاکە دیاری لە پۆستەکان نووسیبووم لە ڕای خوا مەولوی پێغەمبەرە چێم هونەرمەندان ناسێ زانیاریەکەم باتێ لەسەری ئێستا سوپاس بەخوا ئاواتەکەمان ناتە دی مامۆستا عومەری عەبدی میوانی ئێمەیە چکە ئێمە هەمیشە چۆن بە دوای هەیە بە دوای شوێنەوارە ئاگەڕێ هەیە بە دوای سەرۆت و سامانی ژێر زەوی ئاگەڕێ ئێمەش بە دوای هونەری ڕەسەن و بە دوای دەنگە ڕەسەنەکان ئاگەڕین ئەمە چەند جارم شتانەمان بەسەراتوە جارێک هونەرمەندێکمان دۆزیەوە لە کرماشان ناوی کاغەفار بوو یعنی هەمیشە بە دوای دەنگە جوانەکان ئاگەڕێنەوە سوپاس بەخوا بڕە کاگەی دیس مڕانیش لەناو قوربانت بووم سۆدوێە زۆر خۆشحاڵی ڕستانێ کاک ئەحمەد سەرداری خۆشەویست هاوڕێی خۆت ژەنیاری ئۆر کە ئەمڕۆ بەڕاستی خاچاق بوو لەمان گەیشتە قەڵازیە ئەو کۆمەتی بوونسی دەڵە سڵاو ئێوە بەڕێز ئەحمەد جانەبووە لەم بەرنامەیە لەگەڵمان نبوویتە بەس ڕێز و سڵاومان هەیە بۆت خات و سەیرانی شەریفیە لە دەستان خۆش بێ کاکە نووری مەحموودی هونەرمەند دەژە لە شاری سەقزەوە سڵاو ڕێزی نادوە چای ماچەکەم سڵاو بە هەموویان ئەچینە لای دوای گۆرانی بەڵام پێش بچینە لای دوای گۆرانی کەیکەین بە دیاری بەرنامە بزانام گۆرانی پێنجەمانەوە نیە بەڵێ ئەمەیە گە تۆ هیچ شتێکت ما بێ بۆ گەڕان میدیا بۆ هەوادارەکانی خۆت بۆ ئەم کەناڵە بۆ ئەو بینەرانی کە ئێستا حالێن بەرنامەی ڕاستەخۆ بە تەلەڤیزیۆنی گەڕیان و لە پیجی گەڕای میدیاش ڕاستەخۆ پێشکەشکرا قوربان تا بم وەڵام منیش قسەیەکم نییە غیر لەوەی کە سپاسانەکەم بۆ خۆتان بۆ بەرنامە جوانەکانتان ژنیارە خۆشەویستانە ئەوانەیە پشتی کامێرا سپاسێکی تایبەتی وە کاکە هەڵۆی برام کە هەر لە ڕۆژەڵاتەوە لەکنم بۆ هێنامی ڕێزمانێ بۆ ئەو زۆر زۆر زەحمەتن بەخۆی و بە بنەماڵی بە ڕێزی داوە ڕێز و تایبەتیم هەیە بۆ هەمووتان ئینشەڵڵا هەر ڕۆژ بتوانن ئاو جۆرە بەخۆشی و بە سەلامەتی و بە تەندروستی قەلبتان ساغ بێ کە بۆ هونەر واقعان زەحمەت دەکێشن چای تەک بە تەکتان ماچەکەم سپاس بۆ ڕێز خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە ناو ستۆدیۆکانی گەڕای میدیا هونەرمەندی خۆشەویست کاکە دەست مەڕانی لەگەڵمان بوو سپاس بۆ مامە ئالانجیان ئالانی زۆرە سپاس بۆ کاکە سەلیمی کەمان چەند ژەنێرەکان بۆ ناساوە کاکە دیاری باڵەبان تۆ سێری کە دیاری باڵەبان ئالانی زۆرە کاکە سەلیمی کەمان چە جەزای ساس لە خزمەتان نبوو لەگەڵ کاکە ڕێبازی خۆشەویستی دیجێ ئەبێ بڵێ ڕێبازی دیجێ بش چای هەمووتان ماچەکەم ئەچینە لای دیاری بەرنامە بەم شێوەیە کۆتایی بەم لایبێنین بەڵام پاژنی سعاتێکتر بە لایڤێکی کورد دەگەڕینەوەلاتان تەنها بۆ ئاشناکردنەوەتان بەدەنگی هونەرمەندی دێرین مامۆستا عومەری عەبدی بەڵام سبێنی ئێوارە توانن ئەگەر تامەزۆی دەنگی ئەوەن لە باخی گشتی شاری سلێمانی کاتژمێر 6 ئێوارە کۆنسێرتێکی گۆرانی مۆسیقا بۆ مامۆستا عومەری عەبدی ساز دەکەین هەتا بێگەشتنەوەی تر بەخواتان ئەسپێین لەگەڵ دیاریەکەی کاکە ئیدریس لەگەڵ خەمدا شین و گریان و خەفەت بۆم داهاتن تەنیا تۆ بووی ئاواتن تۆ لە خۆشی و من لە ناو کاراساتن یاخوا گەرنت ئازادە بێ یارەکەم دڵێم شکا منیش لێرە بارەکەم یاخوا گەرنت ئازادە بێ یارەکەم دڵێم شکا منیش لێرە بارەکەم حەق نەماوە هەر دەڵێن هەقای کوانێ تووشی چ بوو ئەخ دڵا بێچارەکەم حەق نەماوە هەر دەڵێن هەقای کوانێ تووشی چ بوو ئەخ دڵا ئاوارەکەم
محتاج ڕووی خۆریە و ژێر پەرچەمە ناوی تۆیە و چاوی تۆیە و چاوکەڵێ بۆی دڵ خۆشیم لەم ژینە پڕئەسەمە یاخواگەرنت ئازانە بێ یارەکەم دڵم شکا منیش لێرە بارەکەم یاخواگەرنت ئازانە بێ یارەکەم دڵم شکا منیش لێرە بارەکەم حەق نەماوە هەر دڵێن هەڵی کوانێ تووشی چ بوو ئەخ دڵە ئاوارەکەم حەق نەماوە هەر دڵێن هەقای کوانێ تووشی چ بوو ئەخ دڵە بێچارەکەم چون هیچ کەسێک جێگای ئەو ناگرێتەوە ژین و ژیان بەبێ ئەو بێ مەعنایە ڕۆژی سات جار دڵ دەمرێ و دەژێتەوە یاخواگەرنت ئازانە بێ یارەکەم دڵم شکا منیش لێرە بارەکەم یاخواگەرنت ئازانە بێ یارەکەم دڵم شکا منیش لێرە بارەکەم حەق نەماوە هەر دڵێن هەقای کوانێ تووشی چ بوو ئەخ دڵە ئاوارەکەم حەق نەماوە هەر دڵێن هەقای کوانێ تووشی چ بوو ئەخ دڵە ئاوارەکەم